سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست لە 12 بەهاری یەکەمە کە بە عەربیەکەڵن 12 ڕەبیع الئەوەل کەسێک لەدایک بوو، ئینسانێکی گەورە لەدایک بوو، نایەنا محەممەد مستەفا درودی خوای لێبێت. هەر ئەو کەسە بۆ پێغەمبەر و بۆ پێشەوانی ئاینی ئیسلام کە لە سبینە 13 یەشی ساڵی 2014 وەزارەتی ئۆقاف و چەند لایەنێکی پەیوەندیداری تر کە یەکێتی زانانی ئاینی کوردستانیشان لەگەڵایە هەڵدەسن بە مەولودنامەیەک بۆ میادا. ئێمەش بەر لە سبینێ ئەم یادە بەرز و پیرۆز ئەمەخێنین، پرساریش ئاڕاستی هاوڵاتیانەکەین سەبارەت بەم بۆنەیە. ئێوەش لەگەڵمانە بن. پیرۆزبایی ئەم یادە لە هەموو موسڵمانانی جیهانەکەم بە تایبەتی گەلی کورد ئەم یادە یادێکی زۆر گەورەیە و بە تایبەت بە بۆنەی لەناو موسڵمانانە کە یادیەکەنەوە ساڵانە حەقی خۆیەتی ئەم یادە زۆر بەرز ڕابگیرێ لەبەر ئەوەی ئەگەر لە دایکبوونی پێغەمبەر نەبوایە صلی الله عليه وسلم ئێمە نەمانەزانی کەی ڕەمەزانە کەی لەیلەتول قەدرە هەموو پیرۆزیەکانی دین هەموو ئەو شتانی کە لە دینە مقدسن بە بۆنەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئێمە زانیوانە. بەناوی خوای گەورەوە طبعاً سبەینێ یادی سەروەری مرۆڤایەتی یادی لەدایکبوونی پێغەمبەری مەزنمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. لەم یادە پیرۆزە داوای سەربەرزی و سەرفرازی بۆ گەلی کوردمانەکەم بۆ سەرجەم موسڵمانان داواکارم لە خوای مەزن دەست و دڵەکانمان و دەروونەکانمان پاکاتەوە، یەکدەست بین، هاوشان بین، هاو دڵسۆزی یەک بین، هاو خەمخۆری میلەت و نیشتمان و خاکەکەمان بین، ڕێز لە هەموو ئاین و هەموو مرۆڤەکان بگرین، مافی مرۆڤ و قیەمی ئینسانی و بەهای کۆمەڵایەتی و هەرچی قیەم و موسولی ئەعلا هەیە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە بۆی دەستنیشان کردوین و لە ڕێگای ئەو پێغەمبەرە پیرۆزەوە بۆی ناردوین لەسەری بڕۆین و تەئکیدی لێ بکەینەوە و توپاتی کەینەوانەیە کە ئێمە مسلمان یعنی قیەم و ئەخلاقی بەرز و خوو ڕەوشتی بەرز. یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر حەزرەتی پێغەمبەری خوا نەبووە صلی الله عليه وسلم خواشمان ناناسی. معنای وی ئەگەر یادی پێغەمبەری خوا بکەم صلی الله عليه وسلم یادی خوا ئەکەمەوە کە خوای گەورە خوای تبارک و تعالی پێغەمبەرێکی بۆ ناردوین لە خۆمان کە ئەفەرمی أعوذ بالله من الشیطان الرجیم لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. کەواتە زۆرێک لە عولەماکان کە فەرمویانە ئەم یادە لە شەوی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەوی لەیلەتول قەدر گەورەتریان لە جەژنەکان گەورەترە. زۆری شاعیرە بەرزەکانی کوردستان، زۆربەی کەسایەتیە دیارەکان کە لە کوردستانە یادی مەولودنامی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم لەسەر فەرمایشتی ئەو عولەما بەرزانە کە ئەوە بە گەورە سەیری ئەم شەوەیان کردو بە هەوێنی هەموو مقدساتێکی دینیان زانیوە لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازی ئەوان بوون کە شعریان وتووە لە خۆش عشق و لە عشق و لە عشقی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم یادیان کردوتەوە، یادەکەیان پیرۆز ڕاگرتووە. حەقی خۆیەتی ئەم یادە ئەو کەسی کە خۆی بە موسڵمانە زانێ کە شایەتمانی بەم پێغەمبەرە گەورەی هێناوە صلی الله عليه وسلم هەستی خۆی دەربڕێ. پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەم و تا هەر پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەم. پیرۆزبایی لە یادی دایکبوونی پێغەمبەرەکەم و پێخۆشحاڵم بە یادی دایکبوونی پێغەمبەر و پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەم و لە مسڵمانانی گەلی کوردستان و هەموو جیهانەکەم. وەڵڵاهی من زۆر بەڕاستی خۆشحاڵم بە یادی خۆشەویستی ئاینی ئیسلام کە ئینشاءڵڵا سبەینێ یادی دەکەینەوە بە خۆشحاڵیەوە. ئێمەش موسڵمانین و خۆن بە موسڵمان دەزانین. بەئیزنی خوای گەورە سەرکەوتوو دەبین و وڵاتەکەمان بۆ خۆش دەبێت بە هیمەتی خوای و بە هیمەتی ئەو پێغەمبەرە خۆشەویستی. مسلمان یعنی خۆشەویستی، یعنی برایەتی، یعنی ڕێزگرتن، یعنی مافپەرستن. یەکێک لە قسەکانی تۆ کە فەرمووت مسلمان یعنی برایەتی، تا چەندێک هەستەکەی مسلمانانی ئێستا ئەو برایەتی کە ئێستا تۆ ئەڵی لەناو دینی ئیسلامایە پەیڕەویەکەن؟ بەڕاستی بەداخێکی گرانەوە، یعنی ئەگەر نەمابێ زۆر کەم بۆتەوە، زۆر کەم بۆتەوە. بەڕاستی مسلمان نووسووە. ئێمە لە غەفڵەتێکی زۆر گەورەین.
هەرچی دووەلی ئیسلامی هەیەەوە بە تەواوەتیش کە سعودیە کە قیبلەی موسڵمانانە بەڕاستی ئەوانیش نووسون ئێمە کەوتوینەتە ژێر شێفی موئامەراتی دوژمنانی موسڵمان بە چەندها ئەحزاب دروست بووە پیاو کوشتن خۆتەقینەوە تەمەشاکەی ئەنواع ئیسلامایە نەخێر ئاینی ئیسلام بۆچی هاتووە ئاینی ئیسلام هاتووە بۆ ڕێخستنی ژیانی مرۆڤ لەسەر چەند قیەم و بەهایشی ئەخلاقی بەرز و پیرۆز خوای گەورە کوشتنی حرام کردووە من قتل نفسا كأنما قتل الناس جميعا بغير حق تا چەندە کەس دەکەی مسلمانی ئێستا پەیڕەوە بەو ئاینی کە بڵاو بووەتەوە مەسەڵەن یەکێک لەوانە ڕازگۆیی برایەتی ئاشتی ئایا ئەوانە ئێستا لە ئێستای بینین بەڵێ بینم ئاشتی هەیە و تەبایی هەیە و ئەو شتە هەیە لە ناومانە ئایا دەستپاچی هەم هەیە نییە هەیە دەستپاکی هەیە هەرچ کەس بەبیر و باوەڕی خۆی دەستپاکی هەیە ئینشاڵڵا تا چەندە کەس دەکەی مسلمانانی ئێستا بەپێی پەیڕۆ و پرۆگرامی ئاینی ئیسلام ئەڕۆن ئاینی پیرۆزی ئیسلام خۆی ئاینێکی پاکە هەموو بەهایەکی بەرز لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە بۆ دانراوە لەلایەن خوای تەبارەک وتعالە کە قورئانی ناردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەلایەن پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمودەکانی ئەوە هەموو بەهایەکی بەرز و جوان بۆ خەڵک دانراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام بەداخەوە کەوێتە سەر تاکەکان خۆیان کە تەطبیقی ناکەن لە خۆیانە اقرأ باسم ربك ئەو یەکەم ئاەت بوو کە بۆ پێغەمبەری موسڵمانان هاتە خوارەوە لە ئاشکەوتی حەڕا واتە بخوێنە لە ژێر ناوی یاخود بە ناوی ئەو خاڵقەی کە تۆی دروست کردووە ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمانە بن لە پاش ناوبڕەکە و گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمانە بن